لەگەڵ نزیکبوونەوەی وادی کشانەوەی ئەمریکا لە عێراق، هەرێمی کوردستان داوای سیستمی دژە درۆن و بەرگری ئاسمانی لە ئەمریکا دەکات. لە کاتێکدا لایەنە عێراقیەکان داوای کشانەوەی ئەمریکا دەکەن، وەزیری ناوخۆی هەرێم دەڵێت دەیانەوێت هەماهەنگیان لەگەڵ ئەمریکا زیاتر بکەن. ئەو هێرشە درۆنیانەی لە حوزەیرانی ئەمساڵ کرایە سەر هەرێمی کوردستان وای کردووە بەرپرسانی هەرێم داوا لە ئەمریکا بکەن سیستمی دژە درۆن و بەرگری ئاسمانیان پێبدات. ئەمڕۆ لە میانی ڕێوڕسمێکدا کە وێندیگرین کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئامادەی بوو، ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەڕەشەی داعش هێشتا لەناو نەچووە، داعش هێشتا لە ناوچە جێناکۆکەکان چالاکە، هێزەکانمان لەگەڵ هێزە عێراقیەکان و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوامن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم هێرشانە. وتیشی زیادبوونی مەترسی ئەمنیەکان و هێرشە درۆنەکان وا دەکات هەماهەنگی لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بەهێزتر بێت. لە کۆتایی حوزەیرانی ئەمساڵ زنجیرەیەک هێرشی درۆنی بۆ سەر چێلگەنەوتەکانی هەرێمی کوردستان ئەنجام دران، دواتر لیژنێکی لێکۆڵینەوە پێگەنرا. هەرچەندە تا ئێستا ئەنجامی لێکۆڵینەوەکان ئاشکرا نەکراوە، بەڵام وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان میلیشیاکان تۆمەتبار دەکات و دەڵێت بەشێک لە میلیشیاکان هێرشیان کردە سەر ژێرخانی هەرێمی کوردستان. دەکرێت ئەوە ببێتە هۆکاری ناسەقامگیری، بۆیە ئێمە پێمان وایە هاوبەشی ئەمریکیەکان زۆر گرنگە. ڕێبەر ئەحمەد دەژڵێت دەمانەوێت هەماهەنگی زیاتر لەگەڵ ئەمریکا بکەین بۆ بەهێزکردنی زیاتری سەقامگیری ژێرخانی هەرێمی کوردستان. هاوکات دەمانەوێت لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە توانەکانمان بەهێز بکەین، ئەمە نەک تەنیا هەرێمی کوردستان بەڵکو هاوڵاتیان و وەبەرهێنەرانی ئەمریکی دەپارێزێت. احنا الناس المستشارية 5 ڕۆژ لەمەوبەر قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاند کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوەڕاست و باشووری عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان پەیوەندی بە ڕووداوەکانی ناوچەکەوە نییە و بەپێی خشتەی دیاریکراو ئەو هێزانە ساڵی داهاتوو لە هەرێمی کوردستانیش دەکشێنەوە. عەرەجی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا دەژڵێت لە ئەنجامدا خشتەی کاتی کشانەوە لە وڵات دانرا. قۆناغی یەکەم کشانەوەی هێزەکانە لە ناوەڕاست و باشووری عێراق بۆ هەرێمی کوردستان تا کۆتایی مانجی ئەیلولی ئەمساڵ، دواتر کشانەوەی هێزەکان لە هەرێم تا کۆتایی مانجی ئەیلولی ساڵی داهاتوو. مانجی ئابی ڕابردوو یەکەم قۆناغی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەستی پێکردو کاروانێکی سەربازی ئەمریکا لە بنکەی عین ئەسەد کشایەوە، ئەوەش دوای ئەوەی واشنگتۆن بڕیاریدا پرۆسەی کشانەوە لە عێراق خێرا بکات. بەپێی پلانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق، قۆناغی یەکەمی پرۆسەی کشانەوە مانجێک پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە تشرین یەکەمی 2025 کۆتایی دێت، بەڵام پێشبینی دەکرێت هێزێکی ئەمریکی و هاوپەیمانان لە هەولێر تا کۆتایی 2026 بمێنەوە بۆ بەردەوامی یارمەتیدانی پرۆسە سەربازیەکانی دژی داعش لە سووریا.